عزیزان بەردەوامی لەگەڵتان لەم بەشەی ڕۆنیادا دەست دەکەین بە تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان. ڕۆنیا ئەمڕۆمان تایبەت کردووە بە ئیتیکی ڕۆژنامەوانی. لەم ڕۆی ڕۆنیا باس لەوە دەکەین کە ئیتیکی ڕۆژنامەوانی چییە و هاوکات میدیاکان یاخود میدیا کوردیەکان تا چەندێک خاوەنی ئیتیکی ڕۆژنامەوانین و لە نەبوونی یاخود لە ڕەچاونەکردنی ئیتیک ڕۆژنامەوانی ڕۆژی کوردستان بەروکوێ دەچێەوە. هاوکات لە ئێستادا ڕۆژی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ ئەمانە و چەندین پرسی دیکە لە ڕۆنیام ڕێ بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شوان ئادەم گفتوگۆی لەسەر دەکەین کا بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چەم کرد. بەخێربێ بەیانیت باش بێ و زۆر بەخێراتی. خۆشحاڵ بووین، سپاس بۆ ئامادەبوون و دووبارە. دکتۆر من دەمەوێت سەرەتا باس لەوە بکەین زانین ئیتیک چییە و هاوکات ئیتیکی ڕۆژنامەوانی چییە؟ بەڵێ ئیتیک وشەیەکی ئینگلیزی و ڕەچەڵک لاتینیە لە ئێتۆسی یۆنانیەوە هاتووە کە باواتای خوونەریت دێ شتێکە ببێتە خویەکی ڕۆژانە یان نریتێکی ڕۆژانە و بچێتە لاشعوری تاکە کەسەوە لەو ئیشانەی کەیکە بابەتێکە زۆرتر پەیوەستە بە پیشەیەکەوە واتە تۆ لە چوارچێوەی پیشەیەەکە پێڕەوی کۆمەڵە پێوەر و بنەماکەی و دەستنیشانیەوە کە چی باشە، چی خراپە، چی چاکە، چی گونجاوە، چی نەگونجاوە و بە پێ و پێوەرانی کە هەیە ڕێگە بە چاپ و پەخش و بڵاوکردنەوەی بەرهەمە ڕۆژنامەوانیەکان ئەدەیت یاخود ڕێگریان لێیەکەی. ئێمە لە کتێبی ئیتیک لە ڕۆژنامەوانی کوردیە ئاماژەمان بە نزیکەی 16 پێوەری ڕۆژنامەوانی کردووە پێوەرەکانی ڕاسا پیشەیەکانی ڕاگەاندن. هەڵبەت ئێمە وەکو هاو وشەیەک بۆ وشەی ئیتیک وشەی ڕێسامان بەکارێناوە ڕێسای پیشەیی کە پێمان وایە ڕێسای پیشەیی گونجاوترە بڵێن وەکو وەرگێڕانی وشەکە. لەو چوارچەوە 16 پێوەرمان دەستنیشان کردەوە پێوەرەکان خۆیان دەبینێتەوە لە بەرپرسیارەتی ڕازگۆیی وردبینی دادوەری بێلایەنی جاکاری پاراستنی سەرچاوەکانی زانیاری و دەزوەر نەدان یاخود تێکەڵاو نەکردن ئیشی ڕۆژنامەوان لەگەڵ ئیشی سیکوڕی و کۆمەڵە پێوەری دیکە کە پێویست وایە ڕۆژنامەوان لە چوارچەوەی ئیشی ڕۆژانەی خۆیدا ڕەچاوی ئەو پێوەرانە بکاتاوەکە ئەو پەیامی کە چاپ و پەخش و بڵاوی ئەکاتەوە بە دروستی بگاتە وەرگر و وەرگریش وەکو پەیامێکی میدیایی لێی وەرگێنە وەکو پەیامێکی دیکەی نامیدیایی یا ناپیشەیی لێی وەرگن. زۆر باشە. هەڵبەت بەر لەوەی بچینە سەرەوەی تا چەندێکم ڕێسانە جێبەجێکرێەوە گرنگی جێبەجێکردنی ئەم ڕێسانە چیە؟ دکتۆر پێم خۆشە پرسیوەش بکەم زانم دۆخی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان چۆنەوە چۆن دەیبینن و لە چ ئاستێکدا؟ دۆخی ڕاگەیان و ڕۆژنامەگەری لە ئێستای هەرێمی کوردستان عێراقا لە خراپترین ئاستیایە دۆخێکە هیچ کەسێ وەکوڵێ ئیرەی پێنابە لەبەرەوەی ئەگەر لە ڕووی یاساییەوە سەیریکەین ئێمە لە دوای دروستبوونی پەرلەمانی کوردستان تا ئێستا نزیکەی 410 یاسا دەرچووە لەو 410 یاسایە نزیکەی دەیاسایەکیان پێوەستە بە ڕێخستنی بواری و ڕاگەیان و ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەشێک لەم یاسایانە کلێن و کەم و کورتی گەورەیان تێدایە بەڵام بۆ سەردەمی خۆیان بۆ کاتی خۆیان توانیانە بەشێک لەو کێشە میدیایانەی کە هەیە چارەسەری بکە. گرفتی گەورە ئەوەیە ئێمە تا ئێستا یاسایەکمان نییە کە هەموو میدیاکان لە خۆ بگرێ و چوارچەوەیەکی بۆ دابنێ کە ڕێکی بکە. لە ڕووی یاسایی و گرفتمان هەیە لە ڕووی پیشەییەوە بەشێکی زۆری پێوەرەکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەیاندن پێشێلەکرێن. ئەم پێشێلکردنە بەشێکیان لە نەزانیەوەیە واتەوە ڕۆژنامەوانەیە دەستگا میدیای ئاشنا و ئاگادار نییە بە پێوەرەکان پێشێلیەکە دوایەوەی کە لە پێشێلکردنیە هەنگاوانەیە بەرەو جۆرێک لە تاوانەکانی ڕاگەیاندن ئەو کاتە وەکۆڵی بە ئاگایەتەوە و کە ئەزانێ هەڵەیەکی پیشەیی کردووە. بەشێکی دیکەشیان دەیزانن کەناڵەکان دەیزانن ڕۆژنامەوانان دەیزانن بەڵکو بە مەبەستە بە ئاراستەکردنە بەشێکە لە سیاست و استراتیژی ئەوەی کە پێڵێن خاوەنددارێتی میدیایی کە هەیە لەلایەن خاوەنی میدیاکانەوە ئاراستەیانەکەن بۆ پێشێلکردن و لە چوارچێوەی بەرنمەیەکی دیاریکراوە بە تایبەت بۆ نمونە لەسەر وەختی هەڵمەتەکانی بانگەشەی هەڵبژاردنە لە کاتی ناکۆچیەکاندا لە کاتی قەیرانەکانە ئەمانە بە بەرنامە ئیش لەسەر پێشێلکردنیانەکەن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە میدیای کوردی ئێستا بووەتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازەی خێزان بووەتە هۆکارێک بۆ پچڕاندنی پەیوەندی کۆمەڵایەتەکان
و بۆتە هۆکارێک بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانەی کە هەن لە جیاتیوی وەکوڵێ چارەسەر بکرێن گەورەترەکرێن و لق و پەل و پۆی زیاتری بۆ دروستەکرێ لە ڕووی دەرونیەوە میدیا بووە هۆکارێک بۆ شێواندنی باری دەرونی وەرگر و زۆر جار ئەو کێشەی زۆر بچووک هەیە وەکو کوردەواری ئەڵێ مێشەکی لەیەکە بەگامێشێ و وای لەیەکە لە دۆخێکی شڵەژاویە بە بەردەوامی بیهێڵێتەوە بۆ بەشێک لەم گیر و گرفتانە بەداخەوە ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دروست بوون و جاران کەناڵە میدیایەکان با بڵێن خۆیان ئەبوونە سەرچاوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام ئێستا بە پێچوانەوە بەشێکی زۆری کەناڵە میدیایە معتەبەرەکان ئەوانەی کە ستافیان هەیە ئەوانەیان کە دەستگا و شوێنی دیاریکراوی چاو و پەخش و بڵاوکردنەوەیان هەیە ئاعتیمادیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانە کە ئەمە دۆخێکی مەترسیدارە چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان مەرج نییە تەنها ڕۆژنامەوان بەکاری بێنە حسابی پێوەرەکان و ڕێساپیشەیەکان بکە حسابی بەرپرسارەتی بکە وەڵکو ڕەنگە بەکارێنەرێکی ئاسایی بێ ئەم بەکارێنەرە ئاساییە ئەوەی بە خەیاڵیا بێ ئەوەی حەزی لێ بکە ئەوەی ئارەزوو لێ بکە زۆر جار بڵاوی کاتەوە بەبێ ئەوەی گوێباتە ئەوەی چه کاریگەریەکی ئەبێوە چه کاردانەوەیەکی لای وەرگە دروستەکە بەداخەوە بەشێکی زۆری کەناڵە میدیایەکان ئەوانەی کە ستافێکی زۆر گەورەیان هەیە ئەوانیان کە ڕۆژنامەوانی زۆریان هەیە و پارەی زۆر تەرخانەکەن لە بوارەکەیە ئەوانیش بەداخەوە هەندێجار کەوتونەتە ژێر کاریگەری ئەو شەپۆلێک کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاوە بێتەوە و ئیشی لەسەرەکەن وە بە شێوەیەکی گشتی دۆخی ڕۆژنامەگەری یا دۆخی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشان نییە هەم لە ڕووی یاساییەوە وەکووتمان هەم لە ڕووی پیشەیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونی و هەتا پەروەردەییشەوە ئێستا لە ڕووی پەروەردەییەوە بۆ نمونە بەشێکی زۆری و کەناڵە میدیایانەی کە هەن ئیش لەسەر بەرهەمێنان و بڵاوکردنەوەی یا دۆبلاشکردنی کۆمەڵە دراما و کۆمەڵە بابەت دەکەن کە ئەمانە کاریگەری زۆر نرێنی ئەکاتە سەر توێژی منداڵان هەرزەکاران لاوان بۆ وای کردووە ئەم درامایانە هەم لە ڕووی سیاسیەوە جاری وایە بۆ نمونە کەناڵێکی میدیایی کە تۆ هەزەکەی کە درامایەک پەخشەکە ئەم درامایە بە مەبەست ینی بە بەرنامە ئیشی لەسەرکراوە بۆ لەبەرەوەی ناوەڕۆژی دراماکە لێدانە لە پارچەیەک لە پارچەکانی کوردستان لێدانە لە شۆڕش و خەبات و کولتور و کەلەپوری کوردی ینی زۆر باشکە هەزەکەی بە مەبەست ئەم درامایە دۆبلاش کراوە و پەخشەکرێ و کەناڵەکە پارەدارێکی فیسەبیلیوی ئەم شەپۆلە ئەوەی کە لە دنیای میدیایە پێڵەن گەزوی فکری واتە هەژمون و داگیرکاری لە ڕووی فکرەوە لە ڕووی بەرنام لە ڕووی ئەوەی کە پێڵێن هێزی نەرم سۆفت پاوە کە بەشێکی بە میدیا کرێ بە مۆسیقا کرێ بە کولتورە کرێ بە بۆ درامایانە کرێ ئیشان لەسەرکراوە بۆیە لە هەموو ئەم ڕوانەی کە باسمان کرد میدیا ئێستا لە دۆخێکی باشانە بەداخەوە خەمخۆرێکیشی نییە ئەوانشی کە ئیش لەسەر ڕێخستنەوەیەکەن بۆ ئاراسەیەکەن کە کۆنتترۆلیکەن کە لغاویکەن و سنوورەکانی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری بەرتەسکەنەوە نەوە کوڕێکی خەنەوە کە ئەمەش بەڕاستی ئەو دۆخەنیە کە ئێمەی ئەکادمی یا ئێمە وەکو ڕێکراوێکی چاودێ لە بواری میدیایە خۆزگەی پێ بخوازی زۆر باشە دکتۆر بەردەوام بیل لە گفتوگۆکانمان لێستا راپۆرتێکمان ئامادەیە پێکەوە بینەری راپۆرتەکە بین و درێژایین بە گفتوگۆکانمان پێکەوە بینەری تەوەری ڕۆنیا بێ. دەسەڵاتی چوارم شاری نیویۆرکە ساڵی 1930 کۆمپانیای NBC یەکەمین وێزگەی ئەزمموی تەلەڤیزۆنی دادەمەزرێنێت تا دەگاتە ساڵی 1932 دەتوانێت یەکەمین دەنگی بێژەری هەواڵی بگوازێتەوە کە تایبەت بوو بە ئەنجامی هەڵبژاردنەکان و تێیدا دەڵێت ڕۆسفێلد سەرکەوت بەسەر هێربێرد هۆڤەردا. ئەم جۆرە هەواڵانە دەگمەن بوون بە جۆرێک لەو ساڵانەدا هەواڵی ڕێکخراو نەبوو ئەوەی هەبوو چەند ڕووماڵێکی ڕووداوەکان بوون. پێشکەوتنەکان ناوەستن و گۆڕانکاری گەورە بە دوای خۆیاندا دێنن. جەنگی یەکەم و دووەمی جیانی تێدەپەڕێت و ساڵ دەگات بە ساڵی 1960 ئیدی ڕاگەیاندن دەگاتە ترۆپک و تەلەڤیزۆنی ڕەنگا و ڕەگ دروست دەبێت و دراما دەگوازێتەوە. ئەگەرچی درەنگ دەگاتە جێ بەڵام کوردستانیش پریشکی ئەم گۆڕانکاریەی بەردەکەوێت و بۆ یەکەمین جار لە ساڵی 1995 یەکەمین کەناڵی کوردی بەناوی مەتیڤی دادەمەزرێت بە دوایدا کوردستان تیڤی و گەلی کوردستان و کەناڵەکانی دیکە دێن.
دواتر گۆڕانکاریەکان هێندە خێرا دەبن پێڕاگەیشتنیان ئاسان نابێت بە جۆرێک تەنها شاشەی تیڤ و ڕووپەری ڕۆژنامەکان ناوەندێک نامێننەوە بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاری بەڵکو ئیدی چرخی ئامێرە زیرەکەکانی وەک تابلێت و مۆبایل و لاپتۆپ گەشە دەکەن و هەموو ڕاگەیاندەکان بە نووسرا و بینرا و دەنگەوە لە خۆیاندا کۆ دەکاتەوە ئەمەش وا دەکات هەمووان بێ سانسۆر چی بخوازن بڵاوی بکەنەوە هەر کەسێکیش لەکوێی ئەم جیهانەدا بێت دەتوانێت بینەری بێت بەمەرجێک خاوەنی ئامریکی زیرەک بێت پلەتفۆرمەکانی میدیا و سۆشیال میدیا هێندە بەرفراوان و ئاسان دەبن بۆ گەیشتن پێیان هەر کەسێک لەلایەن خۆیەوە دەتوانێت خاوەنی سەکۆی تایبەت بەخۆی بێت ئازادانە چی بوێت بڵاوی بکاتەوە نەبوونی هۆشیاری بەکارهێنان و سانسۆرێکی زانستیانە لەم ناوەند و سەکۆیانە بۆتە هۆی بڵاوکردنەوەی هەواڵی ناڕاست و کێشەی سیاسی و کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە بە جۆرێک بەشێک لە راپۆرت و هەواڵەکانی نێومیدیاکان بوونەتە سەرچاوی دەیان کێشەی خێزانی و دەرونی و کۆمەڵایەتی و تەنانەت هەندێک جار لەسەر ئاستی نیشتیمانیش قوارەی هەرێم ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە بۆ نمونە بەشێک لە ڕاگەیاندەکان ڕۆڵی هۆڵی پرسە دەبینن شین و گریان بۆ گیان لە دەستدانی کەسانی کۆچکرد و دوور لە بەرچاوگرتنی لایەنی دەرونی کە سوکاری کۆچکردووەکە دەگوازنەوە بە کۆمەڵێک پرسیاری بێ بنەما و نائیتیکی هێندەی دیکە ڕۆحی خانەوادەکە ئازار دەدەن یاخود لە حاڵی ئەنجامدانی تاوانێکدا ڕۆڵی دادوەر دەگێڕن لە بری ئارامکردنەوەی دۆخەکە هێندەی دیکە بەنزین بە ئاگرەکەدا دەکەن ئەمە جیا لەوەی هەموو زانیاریەک لەبارەی چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکە دەگێڕنەوە کە دوجار دەبێتە هۆکاری هاندەر بۆ چەند بارە بوونەوەی ئەو تاوانە لە کۆمەلگەدا بەکارهێنانی دایان وشەی دوور لە ئیتیک و بنەماکانی ڕاگەیاندن و کللتوری کوردی ئەمانە دێڕێکن لەو زۆر کاوەی ڕاگەیاندنی کوردی تێکەوتۆ ناپاراستنی هێڵی نیشتیمانی و پیرۆزیەکان و هاوکاریکردنی داگیرکەران و نیشاندانی دوژمنان و قێزەوەندکردنی گەلی کورد لە دراماکاندا و تێکدانی کولتور و هوەری ڕەسەنی کوردی یەکێکن لەو قەیرانانەی لە ئێستادا بەرۆکی میدیای کوردی گرتووە. بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و راپۆرتە دکتۆر درێژەین بە گفتوگۆکانمان هەڵبەت راپۆرتەکە زۆر شتێنە سەر زمان و من ئەمەوێ باسێک لەو بکەم بزانم لە باشووری کوردستاندا تا چەندێک میدیای ئیتیکیمان هەیە و لەگەڵەوەی چۆن بزانین کە میدیایەک ئیتیکی میدیایی دەپارێزێت. طبعا مەسایلی ئیتیک شتێکی ڕێژەیە لە منەوە بۆ تۆ لە تۆ بۆ کەسێکی دیکە ئەگەڕێ ئەکەوێتە سەر جانبی پەروەردەیی و خێزانی و هەموو ئەو مەراحیلانی کە تۆ پێ هاتووی چۆن پەروەردەبووی و چۆن گۆشکراوی ئەوە ڕەنگایەتەوە بە تایبەت لە ژیانی پیشەیە نەکرد لە بواری ڕۆژنامەگەریە لە بواری بوارەکانی دیکەشە بۆ نمونە تۆ دارتاشی تۆ ئاسنگەری تۆ مامۆستای تۆ خوێنکاری لە هەموو پیشەکانی دیکەیە با بڵێن پاشخانی خێزانی و ئاینی و سیاسی و ئەوانە هەمووی ڕەنگایەتەوە لەسەرەوەی کە تۆ چۆن و بە چ شێوەیەک پیشەیەک ئەدا بکەیت. ئەگەر بە نمونە ئێمە یەکێ لە پێوەرەکانمان ڕازگۆییە ئەگەر تۆ وەکۆڵی لە خێزانێک پەروەردە کرابی ڕازگۆیی تە ئەهمیەتی هەبێ و ڕاهێنراوی لەسەرەوەی بەڕاستی شتەکان باس بکەی و ئیشان لەسەر بکەین بە دڵنیاییەوە لە بواری پیشەکەشدا ئیش لەسەرەوەکەین محاولی ئەوە ناکەی بۆ نمونە هەواڵ و زانیاری ساختە یا ناڕاز یا شێوێنرا و بگەینی بە وەرگرت و ئەگەر کاتێکە هەستی پێکرد هەوڵی ڕاستکردنەوەی و هەوڵی بینەر یا وەرگر ڕابێنی بۆ زانێرانی کە ڕاستن بۆ لەبەرەوەی تۆتەوەی متمانە دروستکەی کە متمانە دروست کرد ئەبێ پێڕەوی پێوەرەکانی ڕاستاکیشەیەکان چونکە هەموو ئیشی ڕۆژنامان و دەستگایەکی میدیایی بۆ ئەوەیە کە متمانە لای وەرگرەکانی دروستکە و وای لێ بکە کە کێشی خۆی بکە هی پرۆگرامەکانی هی برگەکانی هی بەرنامەکانی فیسەبیلەوەی نەچێ بەلای کەناڵێکی دیکە ینی شەڕەکە شەڕی متمانەیە بۆی متمانش بەریتەوە بەڕاستیە بێ پێوەرەکانی ڕاستاپیشەیەکان جێبەجێ بکەیت ئەم پێوەرانە کۆتوبەندی سەر ڕۆژنامەوان و دەستگای میدیایی نین بۆ ئەوەی کە ئەم کەناڵە میدیایە بۆ نمونە لە سەبقی سەحەفی دوورخاتەوە لە بەرنامەی باش دوورخاتەوە لە بەرگە و بابەتی گرنگ دوورخاتەوە ئێمە لە بواری ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندنە هەمیشە جەخە لەسەرەوەکەینەوە کاتێک کە بەرهەمێ بڵاوەکەینەوە ئەبێ یەکەم لە پێناو بەرژەوەندی گشتیا بێ دووهەم ئەبێ بایەخی کۆمەڵایەتی هەبێ
و ئیش لەسەر ئەو بابەتانە بکە ئەو پرسانە بکە کە سوودی گشتی تێدایە. ئێمە زۆر جار بەداکەوە لە کەناڵە میدیایەکانی خۆماندا هەندێک بڕگە و بابەت دەبینین کە هیچ سوودێکی گشتی تێدانێ. بۆ نمونە من لە ماوەی پێشوو لە کەناڵێکی ڕاگەاندن بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیان کردووە ژن و مێردێکیان هێناوەتە سەر شاشە کە لەوەیان جیا ببنەوە. ینی پێشکەشکارەکە دەوری دادوەرە بینێ یەکێکیان وەکو تاوانبار پیشانەیە یەکیان وەکو بێتاوان پیشانەیە و هەتا ئەچێتە ناو هەندێک وردەکاریەوە کە بە پێی یاسا مەسەڵەن ڕێگە پێنەدراوە بە پێی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵ 1969 کە لە هەرێمی کوردستان و عێراقا بەرکارە ئەو بابەتانەی پەیوەستە بە ژیانی تایبەتی کەسەکانەوە مەهماکان ڕاستیش بێ ینی زۆر ڕاستیش بێ بۆت نییە وەکو ڕۆژنامان وەکو کەناڵی میدیایی باسیکەی لەبەرەوەی ئەمە ئەچێتە چوارچەوەی ژیانی تایبەتی کەسەکانەوە ینی ژیانی تایبەت و ژیانی گشتی ئەتوانین وەکو ئەو شاخە سۆڵینە تەشبیهی بکەین کە هەمانە شاخە سەوڵینەکان ئەگەر سێری بکەی لە دەریاکان بەشێکی بچووکی دەرکەوتووە بەشە گەورەکەی لە ناو ئاوەکەی ئێمە نایبینین و ژیانی گشتی ئێمە وەکو ڕۆژنامەوان وەکو میدیاکار بۆمان هەیە ڕووماڵی بکەین ئیشی لەسەر بکەین لەبەرەوەی ئەمە ڕێگە پێدراوە تۆ وەکو ڕۆژنامەوە ڕێگە پێ نەدراوە مەسەلەن ژیانی ژووری نووسنی ژن و مێردێک یا خێزانێک یا ئەوەی کە لە چوارچەوەی خێزانێکە ئەگوزەرەیە بێنیتە سەر شاشە و باسان بکەین پرسی بۆ نمونە شین و شیوەن و شایی و ئەمانە ئەچنە چوارچەوەی ژیانی تایبەتی کەسەکانەوە و بۆ یەکەم جار لە سەدەی نۆزدەیە دوو زانای ئەمریکی هەن بە ناوی کارل برنستاین و بۆ ئیدوارد بۆوارد ئەم دوانە بۆ یەکەم جار یەکێکیان کچەکەی شووەکە لە ئەو سەردەمەیە کە شووەکە بۆ بەیانی وێنەی کچەکەی باڵێن ئاهەنگی هاوسەرگیری ژنەکەی کچەکەی لە ناو ڕۆژنامەکانە ئەبینێتەوە بەنایەوە زۆر سەیرە بێ لە کاتێکە هیچ کەسێکی داوت نەکردووە لە ڕۆژنامەوان لە کەناڵی میدیایی بەڵام وێنە تایبەتەکانی ناو ئاهەنگەکە لە ڕۆژنامەکانە ئەبینێ ئەوان بۆ یەکەم جار لە ساڵ 1970ەوە بیر لەوەکەنەوە ئەبێ ئەمان لە ڕووی یاساییەوە بەری پێ بگرێن بۆیە ئەوان وتارێکە نووسن بە ناوی the right to privacy واتە مافی ژیانی تایبەتیان مافی تایبەتمەندێتی و بڵاوێکەنەوە داوە لە دەسەڵاتدارانی ئەمریکاکەن کە لە ڕووی یاساییەوە ژیانی تایبەتی کەسەکان بپارێزرێن بەتابەت لەو سەردەمەیە کە ڕۆژنامەگەری زرد زۆر بڵاوە و جۆرێک لە کامێرا هەبووە پیان وتووە کۆداک کە هەم بچووک بووە هەم ئاسان بووە هەم هەرزان بۆ لە ڕووی بەکارێنەوە خەڵکی زۆر پێی بووە وەکو چۆن ئێستا مۆبایلمان پێ زۆر جار ئەچیتە هەندێک شوێنەوە مەسەلەن بەبێ ویستی کۆت خەڵکێک مۆبایلەکەی درێنێ ڕستمەکەی دوایی لە نێو تۆڕە کۆمەڵاتەکانە وێنەی خۆ دەبینیتەوە کە ڕەنگە هیچ وەکۆڵە پرسێکە پێ نەکراوی یا حەز نەکەی ئەو وێنەیە و بڵاو بکرێتەوە ئێمە یەکێ لە جیاوازەکان کە هەمانە لە نێوان کەسێک کە ڕۆژنامەوان و کەسێک کە ڕۆژنامەوانێت تۆ وەکو ڕۆژنامەوانەیە کاتە وێنەی کەسێکەگری کاتێک راپۆر لەسەر کەسێکەکەی لەسەر شوێنەگەکەی پێشوەختە پرسوڕای پێیەکە ئایا ڕەزامەندی بەوەی کە من ئەم راپۆرتە لەسەر بکەم ئەم چاو پێکەوتنت لەگەڵ بکەم ئەم بابەتە بڵاو بکەمەوە یاخودنا ڕەزامەند نەبێ ینی تۆ بۆت نییە بڵاویکەیتەوە بەڵام ئێسەوای لێ هاتووە تۆ پێت خۆش بێ پێت ناخۆش بێ ئەو لە ڕێگەی مۆبایلەکەی و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئیشی لەسەرەکە پێوەرێکی ترکە زۆر پێشەلەکرێ پێوەری دادوەریە دادوەری چییە؟ ئێمە لە ڕووی ڕۆژنامەگەریەوە ئەڵێن ئەو بابەتانی کە بڵاوێکێتەوە زانێرانەی بڵاوێکێتەوە بە جۆرە بڵاوی کەرەوە کە حەزی زانین و فێربوون و دووبارەکردنەوە و لاساییکردنەوە لای وەرگە دروست نەکە بۆ نمونە ئێمە کەناڵی میدیاییمان هەیە بۆ ئامانجا پرۆگرامێکی داناوە کە هۆشیاری یاسایی بڵاوکاتەوە چی کردووە هاتووە بەشێک لەو دۆسیانی کە لە دادگاکانە زەمەنیان بەسەر چوەهی 10 ساڵی 20 ساڵ لەمەوە پێشە ئەچێ ئەیانهێنێت زیندویان نکاتەوە و باز لە ناوڕۆکی دۆسیەکان و حکومدان و ئەوانەکە تا ئێرە ئاساییە بەڵام ئەوی کە نائاساییە لە هەموو دۆسیەیەکی دادگایە شتێک هەیە پێڵەن کەشفی ئەدلە واتە پۆلیس چیەکە ئەو تاوانەی کە کەسێک ئەنجامی یاوە پێی دووبارە ئاکاتەوە و تەسویریەکە فیسەبیلەوەی سەرداوی دیکەی دەستکەوێ بزانێ چەند کەس لەم تاوانەیە بکەر بوون بەشدار بوون هاوکار بوون هاندەر بوون بۆی بدۆزێتەوە هەمویان بەسەر یەکەوە بیخاتە بەردەم دادوەر و بتوانێت ئەو دادوەر بڕیارێکی دروستی لە بەراوە بەداخەوە بەشێک لەم بەردامە ئەچن ئەوەش بڵاوەکەنەوە ینی ئەو کەشفی ئەدلێ بڵاوەکەنەوە ئەگەر نمونەیەک بینەوە بوون بوون ئەگەر کەسێک لەسەر تلیای گیرابێ لەسەر کێشانی لەسەر بازرگانی پێکردنی کاتێککە تۆ ئەم کەشفی ئەدلێ بڵاوەکەیتەوە ینی وێنەی ئەوە گیراوە ئەم تاوانبارە تلیاکەکەی لە چێ کڕیوە بە چەندی کڕیوە چه جۆرێکی هەیە
لەکوێ ساقی کردوتەوە لەگەڵ کوێ ساقی کردوتەوە ینی هەموو ئەمانەت پێڵێ کاتێککە تۆ سەیری پرۆگرامەکەکەی ینی ئەوەی بەرنمەیەکی فێرکاریە بۆ ئەوەی تۆ فێری کێشانی تلیاکبی فێری بازرگانیکردن بە تلیاکبی ئەوە بەرنمەیەک نییە کە مەسەن هۆشیاری یاسایی تۆ زیاکە لەسەر ئەوەی کە بۆن منە ئەگەر تلیاکت کێشە سزاکەی چیە بەپێی بۆن منە هەرێمی کوردستان یا عێراق بۆ نمونە ئەگەر بازرگانی و بە تلیاکەوە کرد مەسەەن ڕێوشوێنە یاسایەکان چین کە لەگەڵ تا ئەژیرێتە بریانی ئەو بۆعدەی وەکۆڵی ئیهمالەکرێ ئەو بۆعدەی ئیبرازەکرێن کە پەیوەستە بەوەی کە چۆن تۆ بیکێشی چۆن بازرگانی پێوەکەی چۆن چی بەدوایە بۆی ئەمانە بەڕاستی کە ئێستا بەداکەوە بەشێکی زۆری میدیاکان چێبرکیانە لەسەر ئەوەی کە چۆن ئەم جۆرە بەرنامجانە بەرهەم بێنن ئامانجەکەش ئەوەیە کە مەسەن لایک و ڤیو ئەوەیان بەرز بێتەوە کە بەڕاستی من زۆر جارە و پرسیارە لەم کەناڵانەکەم کەناڵ هەیە بۆ منە ماگانە نزیکەی 100 میلیۆن دۆلار یا دینار سەرڤەکە لە کەناڵەکەیە ینی تۆ ئەم پارێت زۆرت هەیە سەرفیەکەی لەم کەناڵەیە ینی ئایا شەڕەکە دەونە بچووک بۆ تۆ هاتوتە سەرەوەی کە مەسەرەن ژمارەی ڤیوەر و ئەوانە زیاکەی کە لە کاتێکە ئەمە بە پارە ئەکرێ ینی تۆ تەنسەقی لەگەڵ فەیسبوک بکە ئەکرێ ژمارەی ڤیوەرەکانە ژماری لایکی پیجەکانە ئەمانە بەرزکاتەوە هیچ پێویستی بەوە نییە تۆ بەرهەمێکی خراپ ئینتاجکەی فیسەبی لەوەی ژمارەی وە کۆڵە ڤیوەرەکانە بەرزکەیتەوە ئەنجا بابەتێکی دیکە کە ئێستا زۆر خراپ چۆتە ناو میدیاکانەوە پرسی مەسەلەن پرسەیە کەسێک کە ئەمرەیە کەسێک کە شاییەکە ینی وای لێ هاتووە ئێستا کەناڵ هەیە چێژ لەوە ئەبینێ گریان و شین و فیغانی ئەو کەسە کۆسکەوتوانە بڵاو کاتەوە و پەخشی کات و بەڕاستەخۆ ئیش لەسەر بکە لەو ساڵانی پێشوە من دیمەنێکم بینی یەکێ لە هونەرمەندەکان هاوسەرەکەی بە جەڵدە گیانی لە دەستدا بوو ینی سێ کەناڵ کە من لای خۆمەوە ئێمە بەحکومێوی کە لە زانکۆشە بابەتی یاسا و ڕێسا پیشەیەەکانی ڕاگەاندن بە خوێنکاران ئەڵێنەوە زۆر جار ئەو نمونانە سکرین شۆتەکەین لای خۆمان ئەیپارێزین فیسەبیلەوەی پیشانی بینەوە بە خوێنکاران کە تێبگەن ئەم بابەتانە چەندیان گونجاون و دروستن لە ڕووی پیشەییەوە و چەندیان نەگونجاون من سکرین شۆتی سێ کەناڵم کردووە کە ڕاستەخۆ بە لایف ڕووماڵی خانمێکی هونەرمەند دەکەن کە لە حاڵەتی شۆکە ینی هێشتا شۆکی مردنی هاوسەرەکەی کە بە جەڵدە مردووە بەری نایە ینی ڕاستەخۆی گوێزنەوە یەکێ لەو پرسارانەی کە زۆر سەیرە پرساری لێیەکاڵە دوایین کاری هونەریتان چی بوو ینی لە کاتی پرسایە پرسەی هەیە لە خانمە هونەرمەندەکە پرسەی ئاڵێ دوایین کاری هونەریتان چی بوو چەنە دڵخۆش بوو لەگەڵ هاوسەرەکە تا ژیانی خێزانیتان چۆن بوو ینی بەڕاستی ئەمانە پرساری زۆر خراپن و پرسارێکن دلیل لەسەرەوەی ئەم کەناڵە یا ئەم ڕۆژنامەوانە ئەلفاوبێتای یا ڕۆژنامەگەری نازانێ یا ئەیزانێت و زۆر بەدەزان قاز ئەوێ لە ڕێگەی ئەم جۆرە پرۆگرامانەوە پرسێکی گەورەتر لە بیری وەرگرەکانی بەرێتەوە چونکە ئێسش بەڕاستی ئەوە بۆتە بەشێک لە ئەجندای کەناڵەکان بوون منە ئێمە گەورەترین مشکلەمە لە هەرێمی کوردستانە ئەوە تا ئێمە لە مانگی هەشتان تا ئێستا موچەی مانگی شەشدا بەش نەکراوە بەڵام تۆ ئێنە کارکتەرێکت بۆ دروزەکە ئەم کارکتەرە هیچ بەهرەیەکی نیە سەلەقەیەکی نیە زەوق و هیچ مەهارەتێکی نیە لە هیچ بوارێکە با بڵێن سەرکەوتو نیە بەڵام هەفتەیەک بەم کارکتەرەوە ئەیگرێ وێنەکانی کورە لێدوانەکانی نازانم چی بۆ فیسەبیلی ئەوەی پرسە گەورەکە لەبیر خەڵک بەرێتەوە کە ئەمەش ئێستا بەڕاستی بۆتە کارنامەی بەشێک لە کەناڵەکان کە بەڕاستی لە ڕووی پیشەیەوە نەگونجا و ئیتیکیە زۆر باش دکتۆر باید تیشکیش بخێنە سەر یەک شتی دیکەویشەوەیە بوونی میدیایکی نیشتیمانی کە ئیتیکی ڕۆژنامەوانی کە ئەو بنەمانەی میدیایەکی بە ئیتیکەوە پەیڕەویەکات تا چەند گرنگەوە تا چەند دەتوانێت ئەم کێش و گرفتانی کە هەیە لە ناو کۆمەلگایەوە لە ناو میدیای کوردیدا چارەسەر بکات شتێکی زۆر باشە بەڵام لە میدیای نیشتیمانیش ئێمە ئەبێت دوو جیاوازی بکەین ئایا میدیای نیشتیمانیمان ئەوێ وەکەوەی کە عێراق هەبوو بۆ منە سەردەمی حزبی باسی عەرەبی ئیشتراکی کە میدیایەکی نیشتیمانی هەبوو کۆمەڵە ڕۆژنامەی دیاریکراوی هەبوو وەکو سەورە و هاوکاری و ڕەنجین و نازانم و هەندێک کەناڵی وەکو شەباب و عێراق و ئەوانەیە ئایا ئەو میدیا نیشتیمانیمان ئەوێ کە ڕێگە نایە میدیای تر دروست بێ کەناڵی دیکە دروست بێت تەنها هی دەسەڵات و هی حکوومەت و هی ئەوەیە یا ئەو میدیا نیشتیمانیمانەوێ کە بۆ نمونە خزمەتگوزاری گشتیە وەکەوەی BBC لە بەریتانیا هەیە کامیانمانەوێ لە ڕاستیە ئەگەر ئەوەی عێراق بێ شتێکی زۆر خراپە چونکە ئەو کاتە هیچ وەکوڵێ بوارێک بۆ ئازادەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری نامێنێتەوە
بەڵام ئەگەر ئەوەی بەریتانیا بێ شتێکی زۆر باشە و ئیش لەسەرەوە کرێ میدیایەکی نیشتیمانی بێ کە هەموو ڕنگ و دەنگەکان تیا جێگەیان بێتەوە بە جیاوازەکانیانەوە خۆیان چۆنن و بە چ شێوێک تعبیر لە خۆیانەکەن ئەمە ڕێگەی پێ بدرێت و هەبێ بەڵام ئەگە پرسیارەکە لەسەرەوەیە ئایا بۆچی لە هەرێمی کوردستانە میدیای نیشتیمانی دروست نابێ وەڵامی من ئەوەیە کە لە هەرێمی کوردستانی عێراقا بەمەبەست بە بەرنامە ئیش لەسەرەوە ئاکرێت کە میدیای نیشتیمانی دروست نەبێت چونکە ئەگەر میدیای نیشتیمانی دروست بێ بەشێکی زۆری ئەو میدیایانەی کە ئێستا بێخاوەنن یا خاوەنیان هەیە و خاوەنەکانیان شاراوان لە بەرچاوان نین نامێنن ینی کە تۆ میدیایەکی نیشتیمانی دروستەکەی بەدڵنیایی و ئەبێ کۆمەڵە پێوەری بۆ دانێ کۆمەڵە چوارچێوی بۆ دانەی کە ئەم چوارچێوانە و دانا هەندێک بە کۆڵێ ناوەند هەن هەندێک کەناڵ هەن هەندێک دەستگا هەن کە لە پشت دروستبوونی ئەم ناوەندە میدیایانەوە وە کۆڵێ سوود لەم پاشاگەردانی و بێسەروبەری و ناڕێکراوەیە لە ڕووی یاسایی لە ڕوو پیشەیە و ئەبینن بۆیە ئەوان هیچ قازانجێکیان لەوەیان نییە کە میدیایەکی نیشتیمانی دروست بێ و بە بەرنامە تا بۆیان بکرێ ئیش لەسەرەوەکەن کە هیچ میدیایەکی نیشتیمانی دروست نەبێ وەگەرنا ئەگەر میدیایەکی نیشتیمانی پیشەگەر هەبێ کە ڕەچایی وەکووتمان پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندن بکە ڕەچایی ئەوە بکە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە ڕووی سیاسی لە ڕووی ئاینی لە ڕووی کولتوری لە ڕووی کۆمەڵایەتی لەم میدیایەوە خۆیان ببینەوە و خۆیان پەخشکەن و گزارش لە بیر و بۆچوون و معانەتەکانیان بکەن شتێکی زۆر باش بێ زۆر باشە کاتە دکتۆر مەمێ پرسیۆش بکەم نەبوون و جێبەجێ نەکردنی بنەما و پێوەرە ڕێستا پیشەیەکانی ڕاگەیاندن ئەمە چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە دروستەکە کە بۆ نەبینەرێک بەم شێوەی دانیشە بە دیار بەرنمەیەکەوە بە دیار راپۆرتێکەوە بە دیار هەواڵێکەوانی ئەمە چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە دروست کاریگەری گەورەی بەجێ هێشتووە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی پەروەردەییەوە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی کولتوریەوە ئەگەر بەشێک لەو کاریگەریانە باسی کەین بۆ نمونە ئێمە لە ڕووی زمانەوە باسکەین ینی بەشێکی زۆری کەناڵەکان ئێستا خۆیان سربەخۆ کەوتونەتە داتاشینی وشە داتاشینی وەکوڵێ بڕگە کە ئەم وشە و بڕگانە بۆ نمونە لەگەڵ یاساکانی زمانی کوردیان نەگونجاوە بۆ نمونە هەندێک کەناڵ هەیە وشەی هاوژین لە جێگەی هاوسەر بەکارێنێ لە کاتێکە هاوژین هاوسەر نی ئەشێ هەموو هاوسەری هاوژین بن بەڵام هەموو هاوژینێک مەرج نییە هاوسەر بن بۆ نمونە تۆ لەگەڵ هاوڕێکەتا لە بەشە ناوخۆیەکی خوێنکارانیت ئەخوێنیت تۆ هاوژینی لەگەڵ هاوڕێکەتا بەڵام خۆ هاوسەر نیت هەندێک وشە و دەستەواژەی دیکە هەیە کە لە ڕووی زمانەوە بەڕاستی هەندێک کەناڵی میدیایی ئیشی لەسەرەکە کە هێندەی شێواندنی زمانی کوردیە هێندەی شێواندنی یاساکان و ڕێساکانی زمانی کوردیە هێندە خزمەتکردن نییە بە زمان بەشێکی دیکە لە ڕووی دەرونیەوە ینی ئێستا ئەگەر تۆ دقت بێ بەشێکی میدیاکان هەوڵەیان بابەتێکی زۆر بچووک گەورەکان و بینەریە وەرگر بخەنە دۆخێکەوە کە بەردەوام لە حاڵەتی دوودڵی و دڵڕاوکێ و ئەوانەیە بێ یا هەندێک کەناڵ هەیە بۆ نمونە هەندێک کارکتەرت وەکوتم بۆ ئێنێتە سەر شاشە ئەم کارکتەرانە هیچ بەهرەیەکیان نییە هیچ لە هیچ بوارێکە سەرکەوتوو نین بەڵام ئەم کارکتەرە وا پیشانەیە کە ژیانێکی شاهانەی هەیە لە پڕێکا بۆتە کوڕێ لە پڕێکا بۆ نمونە توانیوێتی بزنسێکی خۆی پیاکە توانیوێتی دوایین مۆدلەکانی سیارە لە نموزەجی جی کلاس وانە بەدەست بێنێ تۆ مەسەلەن کاتێک ئەم کارکتەرە ئەناسیێنی بە وەرگرەکانی تۆ هەمویان لە یەک ئاستان نییە مناڵی تایە هەرزەکاری تایە پێگەیشتوی تایە بە تەمەنی تایە بەشێک لەوانەی هەرزەکاران نەکەونێژێت کاریگەری ئەم جۆرە بەرنامانەوە بۆ نمونە سەری ئەوە کە فڵانە کەس بۆچی لە ماوەی ساڵێکا توانوێتی دوایین مۆدلی سیارە بکرێت توانوێتی شوقە بکرێت توانوێتی سەفەر کە ئاگەڕێ بە دنیا لە ڕێگەی هینەکانەوە کە ئیهێنێتە سەر شاشە ئەم بۆ ناتوانێت ینی بەدوای ئەو هۆکارانە ئاگەڕێ بۆ نمونە ئەلیف بۆچی لە پڕێکە بەناوبانگ بوو لە پڕێکە ئەم هەموو دەستکەوتەی من بۆچی ناتوانم لە ماڵەوە بۆیە ئەو ڕێگەی کەەوە ئیگرێتە بەر ئەمیژە چێ هاوشێوی ئەو ئەگرێتە بەر لە ڕووی پەروەردەییەوە کاریگەری زۆر خراپی هەیە کە پەیڕەوی لە پێوەرەکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەاندن ناکرێت ئێمە توێژنەوەیەکمان هەبوو لەسەر بەرنامەجێکی کۆمیدی لە یەکێ لە کەناڵەکان ئەم بەرنامەجە کۆمیدیا چییە؟ ئیش لەسەرەوە ئاکا پرسە جدیەکان بە زمانێکی تەنز ئامێز بە زمانێکی پێکەناوی بخاتە ڕوو فیسەبیلی ئەوەی کە سەرنجی جیهەتی بەرامبەر سەرنجی دەسەڵاتداران ڕابکێشێ بۆ ئەوەی بەم زمانە بەم نەمەتا وەکوڵە پەیامەکە بگەینە ڕەنگە لە ڕووی جدیەوە نەتوانێت بە سەراحەت بە بەرپرسێک بڵێت تۆ گەندەڵی تۆ
کێشە دەیە بەڵام لە ڕێگەی زمانێکی تەنز ئامێزی کۆمیدیەوە ئەیکا بە تەمسیلێک ئەیگەێنێ باشە بەشێکی زۆری ئەم پرۆگرامانە کە دروزە بوون تاکە ئامانجان ئەوە بوو پێکەنین ینی پێکەنی بکەنە سەر وەکۆڵی لێوی وەرگرەکان ئیتر گوێ نایە بەوەی کە لە ڕووی پەروەردەییەوە ئەم بابەتەی کە هەڵی بژاردووە ئایا گونجاو بۆ ئەو تەمەنی کە بۆی پەخشەکە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ینی ئێمە دراسی پرۆگرامێکی کۆمیدیمان کرد هی 2 ساڵیمان هەڵبژات لەم 2 ساڵەیە ینی تەسەوڕەکەشتی وای تیا بوو کە زۆر خراپ هەروەکو وتمانیانی وشەگەل ئەوەی کە لە بازارە بەکارێن ینی میدیا ئەبێ هەمیشە وەکوڵی ئاسێکی بەرزتر بێ خەڵک چاوی لێ بکە لە سایی بکاتەوە لە شتە باشەکان نەگەوەی کە لە نێو بازار و لە چایخانەکان و لە شوێنە گشتیەکانە هەیە ئەو شە و زاراوە و جنێ و تۆمەتانی کە بڵاوکرێت تۆ بێنیت بەرگێکی وەکوواڵی میدیایی بکەی بەبەرەوە لە شاشەوە بڵاوی بکەیتەوە و ئیشان لەسەر بکەین ینی بەداخەوە بەشێک لەو بەرنامەجە کۆمیدیانە لە شوێنە گشتەکانە پەخشەکرا لە هۆڵەکانە پەخشەکرا لە ئاسی جیاوازی بۆ نمونە خەڵکی تیابوو لە مناڵ و لە هەرزەکار و لە گەنج و ئەوانی تیابوو بەداخەوە بەشێکی زۆری ئەم بینەرانە ئەچون پارەیانەیە بۆی جنێویان پێ بدرێ ینی بە پارەی خۆت جنێوی مزرت وەرەگر لە کەناڵێکی میدیایی لە ڕێگەی پرۆگرامێکی کۆمیدی و بەحسە ئەڕۆشت ینی ئێمە نە لە پرۆگرامە سیاسیەکانمان لە پرۆگرامە هونەریەکانمان ئەوەی کە پێڵەن خۆشبباری لە کەناڵە ئینتەرتەیمنتەکانەوە نا لەو پرۆگرامانی کە هونەرین نە لەو پرۆگرامانی کە بۆ نمونە تەنز ئامێزن نە لە بڕگە و بابەتە ڕکلامیەکانە کە زۆر جار لە ڕێگەی ڕکلامەکانیشەوە مەسەلەن زۆر جار بەزاندنی پێوەرەکانی ڕاستاپیشەیەکان تیا هەست پێەگرێ کە هەموو ئەمانە بەڕاستی ئەگەر لە کەناڵێکی میدیاییە ڕاوێژکارێکی میدیایی یا دەرونی یا پەروەردەیی یا یاسایی یا کۆمەڵایەتی نەبێ ینی هەڵی زۆر گەورە ئەڕوا ئەم هەڵە گەورانش بەڕاستی هەندێک جار بوونەتە باعیسی ئەوەی کە تاوانی لێ دروست بێت تاوانێت ئێمە ئەزانین تاوانەکانی ڕاگەیاندن نزیکەی هەش بۆ 9 تاوانە بەپێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان کە بەشێکیان پەیوەستە بە تاوانی هاندانی تاوان ینی بۆ نمونە خۆپیشاندانێکەیە کە سەگەێنێتە سەر شاشە بە ئارەزوی خۆی جنێوانە بە ئارەزوی خۆی تۆمە دەبەخشێتەوە هیچ فلتەرێکی هیچ باڵێن دەرگاوانێکی نییە کە یەکێ لە کێشە گەورەکانی ئێسای میدیای کوردی نەبوونی دەرگاوانە کە هەموو شتێک پەخشەکرێ هەموو شتێک چابکرێ هەموو شتێک بەبێ ئەوەی وەکڵێ بە فلتەرا بڕوە بڵاوەکرێتەوە بەشێکی تری تاوانەکان مەسەلەن دەزۆردان لە ژانی تایبەتی کەسەکان کە زۆرجار کێشەی خێزانی گەورەی بۆ دروست بووە بەشێکی دیکە مەسەلەن سوکایەتیکردنە بە سمبولە ئاینیەکان نەتەوەیەکان نیشتیمانیەکان کە ئێسەوای لێ هاتووە مەسەلەن هیچ سمبولەیەکی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە خەڵکی نییە لەسەری با بڵێن حەزەری نییە لەسەری بارەزوی خۆی جنێوی پێیا بارەزوی خۆی سوکایەتی پێیەکە بارەزوی خۆی ینی لە بەرچاوی خەڵکە ناشرینیەکە لە کاتێکە کە ئەمە مەفرۆز وایە ئەگەر میدیایەکی معقولمان هەبێ ئەم سمبولە نیشتیمانیانە ئەم نەریتە کۆمەڵایەتیانە ئەم بابەتانی کە ئەچنە چوارچێوی وەکوڵ و پاراستنی نازنامی نەتەوەی و نیشتیمانی و ئەمانە بپارێزن ئەمانە خەتی سوور بێ ڕێگەی بەزانیان پێ نادرێت بەڵام ئەبینین زۆرجار لە کەناڵەکانە زۆر بە ئاسانی ئەبەزێنرێن زۆر جار مەسەلەن هێز و سەرکردە و کەسانی نانیشتیمانی یا کەسانێک کە دوژمنن بە خاک و خەڵکی وڵاتەکەی تۆ ئەوانە ئیبرازەکرێن ئەوانە ئەگوێزرێنەوە ئەوانە ڕووماڵی بابەت و پرسەکانە نەکرێتەوە کە بەڕاستی ئەمە دلیل لەسەرەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە سیاسەتێکی میدیایی نیشتیمانیمان نییە کە ڕێگە بە چاپ و بەخش و بڵاوکردنەوەی ئەو بەرەمانە بات کە لە میدیاکانەوە ئەڕۆن زۆر باشە دکتۆر بەردەوامی لە گفتوگۆکانمان ڕاستەخۆیەکمان ئامادەیە چینە لای ڕاستەخۆک و درێژەیان بە گفتوگۆکانمان هەبەت ئەمڕۆ حوتەمین ساڕۆژی شەیدکردنی شەیدی قەڵەم و داد حسێنە جا هاوکارمان سەلمان لە ئێستادا زانیاری زیاترمان بۆ دەگوازێتەوە لەسەر ئەو مەراسیمەی کە ئەمڕۆ بەبوونی ئەم ساڕۆژەوە بەڕێوە دەچێت سەلمان سڵاو لێ بێم کاتت باش بێ پێمان بڵێ دوایین زانیاریەکان لەسەر مەراسیمەکە چین کەی بڕیارە مەراسیمەکە بەڕێوە بچووە مەراسیمەکە لەکوێ ئەنجام دەدرێت بەڵێ سڵاوتان لێبێت بەیانی ئێوە بینەرانی ئاریان تیڤی باش ئەمڕۆ حوتەمی ساڵیادی شەیدکردنی شەید ویداد حسێنە بۆ ئەمە بەسەش مەراسیمێک لە شاری سلێمانی ئامادە کراوە من دەچمە لای بۆتان گەرمیانی ڕۆژنامەنووس سڵاو لێبێ ئەگەر سەرەتا پێمان بڵێیت پەیامی ئێوە وەکو ڕۆژنیوز چیە لە مەراسیمەدا لەم یادەدا
بەڵێ وەکو هەمولایەک دەزانن 7 ساڵ تێدەپەڕێت بەسەر تیرۆرکردنی شەهیدی قەڵەم ڕێباری ڕێگای حەقیقەت و ئازادی شەهید ویداد حوسێن کە لە هەمان کات پەیامنێری ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز بوو لە بادینان دەنگ و ڕەنگی حەقیقەت بوو بۆ خستنەڕووی ڕاستیەکان ئەوەی کەمایی داخە 7 ساڵ تێدەپەڕێت بەڵام هێشتا بکوژانی شەهید وەداد دەستگیر نەکراون و بە سزای خۆیان نەگەیشتون و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەو سنوورە کەیسەکەی داخراوە بەڵام ئێمە بەڕای گشتی دەڵێن و بەو دەسەڵاتە ملح ڕوستەمکارە دەڵێن کە دەستی سوورە بە خوێنی ڕۆژنامەنووسان و ئازادی خوازان کە کەیسی شەهید وەداد حوسێن لەلای ئێمە و لەلای خانەوادەکەی و سەرجەم ئازادی خوازان داناخرێت و کەیسێکی کراوە دەبێت تا ئەو کاتەی کە بکوژانی و بکەرانی ئەم تیرۆرە لە دادگایەکی دادپەروەرانەدا بە سزای خۆیان دەگەێنێت ئێمە وەکو ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز لێرەدا ئەوە دووپات دەکەینەوە دەسەڵات هەموو ڕێگایەکی زەبر و زەنگ سەرکوتکردن تیرۆر کوشتن و بڕین و ڕفاندن دەگرێتە بەر یەک ئامانجی هەیە ئەویش بێدەنگکردن و سەرکوتکردنی دەنگی ئازادە و پاشەکشەکردنە بە ئێمە لە هەوڵدانمان بۆ بەرقەراربوونی دیموکراسی و ئازادی بەڵام پێیان دەڵێن ئێمە ساڵ لە ساڵ سوتر دەبین و شێلگیرانەتر درێژە پێدەری ڕێگە و ڕێبازی شەهید وەداد دەبین تا ئەو کاروانە سەردەخێن و دەگەینە ئامانج ئەوەش بێگومان بە کۆتایی هێنان و هەرس هێنان بە دەسەڵاتی ستەمکاری تۆتالیتار دەسەڵاتێک کە هەموو ڕێگایەکی زەبر و زەنگ تاقی دەکاتەوە لەسەر دەنگە ئازادەکە لەمڕۆدا کە حوتەمین ساڵیادی شەهیدی قەڵەم شەهید ویداد حوسێنە هێشتا تیرۆر و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لەلایەن دەسەڵاتەوە بەردەوامە هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە بەداخەوە ئێستا کە ئێمە لە حوتەمین ساڵیادی شەهید ویداد داین هەڵگرانی خەڵاتی شەهید ویداد شێروان شێروانی قارەمان شکری گودار زێباری و بەشێکی دیکە لە ئازادی خوازان لە کونجی زیندانەکاندا تند کراون لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە بە تایبەتی پەدەکە وەکو دەسەڵاتی یەکەم لە هەرێمی کوردستاندا و هێشتا زەبر و زەنگ و تیرۆر و سەرکوتکردن لەسەر ڕۆژنامەنووسان درێژەی هەیە هۆکاری ئەمەش بۆ یەکش دەگەڕێتەوە ئەو دەسەڵاتەی کە ئێستا بە عقلەتێکی فێندەمنتاڵ بە عقلەتێکی تۆتالیتاریانە دیکتاتۆریانە حکوم دەکات لە هەرێمی کوردستان و هەموو ڕێگایەکی زەبر و زەنگ دەگرێتە بەر لە بەرامبەر ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان هەمان دەسەڵاتە هەمان ئەو دەسەڵاتەیە کە سادق سندی و ڕەوف ئاکرێی و شەهید سەردەش عوسمان و ویداد حوسێنیان تیرۆر کرد ئەم ڕۆژ بە هەمان عقلێت بەردەوامی بەخۆی دەدات بەڵام ئەوەی کەمایی دڵخۆشیە دەسەڵات زۆر بێ ئاکامە و دەسەڵات زۆر بێ ئەنجامە وێڕای ئەو هەموو زوڵم و ستەم و سەرکوتکاری کە لە بەرامبەر دەنگە ئازادەکان دەیگرێتە بەر هەر ئەمڕۆ ئازادی خوازان دووبارە ئەو پەیامەیان بەگوێی ئەو دەسەڵاتە ستەمکار و ملحوڕەدا چپان کە بە زەبر و زەنگ و بە زەخت و فشار ئێمە شێرگیرانەتر دەبین و سوورتر دەبین لەسەر پەیامەکەمان هەرەمڕۆ زیندانیانی بادینان کە دوێنێ لە ناو دادگای خێڵدا سزا دران و هەموو زەختێکیان لەسەرکرا بۆی پاشەکشە بکەن لە پەیامەکانیان ئەمڕۆ دەچنە سەر مەزاری شەهید ویداد و شەهید وەداد بەبیر دێنەوە و بەڵێن دووپات دەکەنەوە کە درێژە پێدەری ڕێچکەی شەهید وەداد و تەواوی ئازادی خوازان لە وڵاتانی دیکەی ئەوروپا شارەکانی دیکەی هەرێمی کوردستان هەر کەسێک کە دڵی بۆ ئازادی لێ بدات کە تۆسقاڵێکی ویژدان بێت یادی شەهید ویداد دەکاتەوە ئەمەش خۆی لە خۆیدا هەڵۆشانەوەی تەونی ئەو دەسەڵاتەیە و ئەو پەیامە دەدات بە دەسەڵات کە ئێوە بێهودەن و زۆر دەستە پاچەن و ئێوە دەسەڵاتێکی لەرزۆکن لە بەرامبەر ئیرادەی ئێمەدا ئەم ترسەی دەسەڵات لە ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان بۆچی دەگەڕێتەوە دەسەڵاتێک کە لەسەر بنەمای خۆسەپاندن ستەم تیرۆر ڕفاندن کوشتن و سەرکوتکاری و داپڵۆساندن خۆی بنیادناوە و کورسی دەسەڵاتی گرتووە بێگومان بە هەر دەنگێکی ئازاد و بە هەر جوڵەیەکی ئازادی خوازان پایەکانی دەلەرزێت کەواتە دەسەڵاتێکی فشەڵ و لەرزۆکە لە بەرامبەر ئازادی خوازان و لە هەر ئان و ساتێکدا دەنگی ئازاد بڵند ببێت ڕاستی و دروستی ئەو دەسەڵاتە گەندەڵ و ستەمکار و نەدات پەروەرە دەردەکەوێت و ئەش بۆ بە ترسێک بۆ بە فۆبیایە کە 30 ساڵ لەگەڵ ئەم ترسەدا دەژی کەوای لێ کردووە ببێت بە دڕندەیەک بۆ ژیانی هاوڵاتیانی خۆی و ئازادی خوازان ئەم مەراسیمەی کە ئەمڕۆ ڕێکتان خستووە کەی دەکرێت لەکوێ دەکرێت بۆی هاوڵاتیان ئاگدار لێرەوە من بانگەوازی لە تەواوی ڕۆژنامەنووسان دەکەم لە تەواوی ئازادی خوازان کە سوکاری سەربەری شەهیدان هەموو ئەو کەسانەی کە لە خەمی ئازادیدان لەم هەرێمەدا لەگەڵمان بن ئێوارەی ئەمڕۆ 6:30 لە هۆڵی سینەما سالم
مەراسیمی حوتەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید وەداد ساڵ هیوادارین لەو مەراسیمەدا لەگەڵمان بن و ئامادە بن و لەو مەراسیمدا بەشێکی زۆر لە ئازادی خوازان لە بادینان و لە هەولێرەوە بەشداری دەکەن خۆشدا ڕۆژنامەنووسان و کەسوکاری سەربەرزی شەیدان بەشداری دەکەن لە مەراسیمەکەدا و پەیامی تایبەتی خانەوادەی شەهید وەداد دەبێت لە ناوکەدا لەگەڵ پەیامی ئاژانسی ڕۆژنیوز و سندیکای ڕۆژنامەنووسان لەوێ دەبن و دەستگای میترۆ لەوێ دەبن و کۆمەڵێک دەستگا و ماسەسەی تایبەت بە ئازادی و مافی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین لەوێدا ئامادەیان دەبێت دوو بانگەوازی دەکەم کە لەگەڵمان بن لەم ڕۆژەدا بە دیسانەوە ئەو پەیامە بدەین بەگوێی ئەو دەسەڵاتە ستەمکارەدا کە شەهید ویدادمان لەبیر نەکردووە و درێژە پێدەر و هەڵگری ڕێچکە و ڕێبازیاوی. زۆر سپاس. بەڵێ ئاوان کاروان بەگشتی ئەمە زانیاریەکان بوون لەسەر شەهیدکردنی شەهیدی قەڵەم وەداد حسێن وەکو دەزانین ئێستا ساڵڕۆژی حوتەمی ساڵیادی شەهید وەداد حسێنە هێشتا تاوانبارانی شەهیدکردنی وەداد حسێن دەستگیر نەکراون بەگشتی ئەمە زانیاریەکان بوو ئەگە پرسیارێکتان نەما بێ من دەگەڕێمە بۆستۆدا. سلمان سپاس بۆ تۆ و سپاس بۆ بۆتان گەرمیانی کە بۆ مای چاریان تیڤی لەمڕۆ بۆماندا سپاس بۆ زانیاریەکان. دەستان خۆش. سپاس. دکتۆر دەگەڕێمەوە ستۆدیۆ و دەمەوێت پرسیوەکەم پێش ڕاستەوخەکە باسێکت لەوە کرد کە بەشێک لە میدیاکان خزمەتی داگیرکەران دەکەن و ئەوەی کە ڕوئای داگیرکەرانە دەیخەنە ڕوو من خۆم ئەمەم لە میدیاکانەوە زۆر جار بینیوە بەبێ سانسۆر ئەنی بەبێ هیچ سانسۆرێک ئەوەی کە باسی داگیرکەران و دوژمنانی کوردەکەن وەکو پاڵەوانێک وەکو سوپەرمانێک وەکۆی کەیتری هێنە سەرینەکان ئازادیەکانی باسەکەن ئەمە تا چەند لەگەڵ ئیتیکی میدیایە دەگونجێت کە ڕەچاوی دۆخ و دەرونی ئەو هاوڵاتیانە نەکەی کە بەشێک لەو هاوڵاتیانە بەدەستی ئەو دوژمن و داگیرکەرانە زامدارن هەڵبەت کاتێ پرسیاریشان لێکی بۆ جۆرە مامەڵە دەکەن دەڵێ ئەمە پاراستنی هاوسەنگیە و سربەخۆی میدیایە ئایا ئەمە تا چەند لەگەڵ سربەخۆی و هاوسەنگی میدیایە کەگرێتەوە و ئیتیکی ڕۆژنامەوانیش پشتگیری ئەو کارێوان دەکەن. بەدڵنایەوە هەر میدیایە کە دەزەکە بە چاپکردن بە پەکش بە بڵاوکردنەوە ئەبێ ئامانجێکیە بێ و لە پێناو ئامانجەکەیە کۆی پرۆگرام و بڕگە و بابەت و بەرنامەکانی بخاتە گەڕیانی خزمەت بۆ ئامانجە بکە ئەم ئامانجەش لە چوارچێوەی سیاسەتی میدیایی کەناڵەکە ڕەنگەیەتەوە ینی هەموو کەناڵێک پێویستە سیاسەتێکی میدیایی هەبێت چوارچێوەیەکی هەبێ هەموو ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن کە میوانداری ئەکرێن تێبگەێنرێن کە ئەمە چوارچێوەی ئیشکردنی ئەم کەناڵی منە و بەو ئاراستە ئیشەکەم بۆن منەم کەناڵی تۆ ئەبێ سیاسەتێکی میدیایی هەبێ کە ڕێگە بە هەندێک شتەیە بڕوە پەخش بکرێ و ڕێگەش بە هەندێک شتەیە کە ڕێگری لێ بکە و پەخش نەکرێ ئەگەر ئێمە بینە سەر ئەوەی کەناڵە میدیایەکەمان میدیایەکی کوردی بێ و خۆمان بە نیشتیمانی بزانین و بە میدیایەکی پیشەوەر بزانین ئەبێ ئیش لەسەر ئەو بەها نیشتیمانیانە بکەین کە ئێمە وەکوونەتەوە وەکو کورد ئەپارێزێ ینی هیچ مانایەکی نییە تۆ کەناڵێکی میدیایی کوردی بی بەڵام دوژمنەکەت کە دەستی هەیە لە کیمیاباران لە ئەنفال لە قڕکردن لە جینۆساید ئەمە بێنیتە سەر شاشە و وەکو کەسێکی ئاسایی پیشانی بین و تەسوێقی بۆ بکەی بازارسازی بۆ بکەی و پێشەوا بێ ئەمە پاراستنی هاوسەنجی و بێلایەنی تۆیە لە کاتێکە ئەمە لە چوارچەوەی ئیتیکی پیشە ڕۆژنامەگەریە جێگەی نابێتەوە چونکە تۆ کاتێک هاوسەنج و ڕاگری کە لە نێوان هەردووکیانە وەکو یەک مامەڵە بکەیت ئایا کە دوژمنەکە ئێنیتە سەر شاشەکەت ڕێگەی پێی بە ئارەزووی خۆی ئەوەی کە لە دڵیایەتی ئەوەی کەوێ ئەوەی پلانێتی ئەوەی بەرنمەیەتی ئەوەی سیاسەتێتی لە ڕێگەی کەناڵێکی کوردی ناوخۆییەوە بڵاو بکرێتەوە ئایا بە هەماشەوە ڕێگە بە جیهەتە بەرامبەرەکەی ئەی کە با بڵێن شەڕی لەگەڵایە کە دوژمنایەتی لەگەڵایە ئەویش بێت بە هەماشەوە گزارش لە بیر و بۆچوونەکانی خۆیکە یا بابەتەکانی کە ئیشی لەسەرەکە بڵاوی کاتەوە ئەگەر ڕێگەدا ئەمە ئەو کاتە ئێمە ئاڵێن ڕەچاوی بێلایانی و هاوسەنجی و کردووە بەڵام گرفتەکە وەیە بەشێکی زۆری میدیاکان بۆ دوژمنەکە زەمینەیان لە بارترە وەکو بۆ هاوزمان و هاوخوێن و هاونیشتیمانەکانی خۆیان کە ڕێگە بن گزارش لە بیر و بۆچوون و ئەجێندای با بڵێن سیاسیان بکەن ئێمە ئەگەر وەکوتم بە هەستێکی نیشتیمانی ئیش بکەین کە ئەمە هەموو جۆرە هەستێک هەموو جۆرە لایەنداریەک لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی ئەوانەوە لە ڕاستیە لە چوارچێوەی ڕێسا پیشەیەکانی ڕاگەیانە جێگەی نابێتەوە من ناکرێ بۆن منە ئەگەر شەڕێک ڕوویە لە نێوان تورکمانێک و
کوردێکە لە نێوان عەرەبێک و کوردێکە لە نێوان فارسێک و کوردێکە بێم ئەگەر کوردەکەش خەتای هەبوو با بڵێن تورکمانەکە یا عەرەبەکە یا فارسەکە لەسەر حەق بوو بێم لەبەرەوەی ئەمەیان کووردە ئەم وەکو پاڵەوان پیشان بم ئەوانیش وەکو کەسانی ستەمکار و ئەوە نیشان بم لەو کاتەیە ئەگەر من ئەمەیە وەکو میدیایەکی نیشتیمانی ئیش بکەم ئەبێ هەردووشیان پیشان بم ئەنجا لەوەیە مەسەلەن زەرر لە منەیە وەکو کورد بۆ نمونە ڕەنگە بکوژەکە ڕەنگە ستەمکارەکە کوردەکە بێ ئەگەرەتەوێت کەناڵێکی میدیایی بی و بێلایەنانە و پیشەوەرانە ئیش بکەی بێ هەردووکی پیشانەوەی بەڵام تۆ ئەگەر خۆت یەکلایی کردوتەوە کە میدیایەکی نیشتیمانی کەواتە بێ ئیش لەسەر ئەوە بکەی بەشێک لەوانەی کە زەرری هەیە بۆ پرسەنەتەوەیەکانت بۆ پرسە نیشتیمانیەکانە ڕۆماڵی نەکەی ئیشی لەسەر نەکەی خۆ تۆ لە سوێن نەدراوی کە هەموو پرسێک ڕووماڵ بکەیت سوێن نەدراوی کە هەموو بابەتێک ئیشی لەسەر بکەیت تەنها ئەتوانی مەسەلەن ئیش لەسەر ئەو جانبە بکەی ئەو لایەنە بکەی کە خزمەت بە ئەجەندا و بە سیاسەتی میدیایی خۆ دەکا بۆیە بەشێک لەو بیانوانە و پاساوانەی کە ئێنرێتەوە بۆ ڕووماڵکردنی ئەو پرسانە بەڕاستی نەگونجاو لە ڕووی پیشەییشەوە ڕێگە پێنەدراوە ئەمە دلیل لەسەرەوەی کە سیاسەتی میدیایی ئەو کەناڵە بۆ ئاراسای ئیشەکە و مەبەستێتی بە پلان بە بەرنامە ئیش لەسەرەوە کاکە بۆ نمونە یەکێ لە وڵاتانی دراوسێ یەکێ لە وڵاتانی بیانی یا کەسایەتیە کارکتەرێک خۆشەویست بکە و ئاشنای کاتەوە و بیگونجێنێتەوە لەگەڵ کۆمەڵگەی کوردیە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستانی عێراقا هەمومان معاناتمان هەیە بەشێکی زۆری خێزانەکان بەدەگمەن خێزانێک هەیە لە هەرێمی کوردستانی عێراقا کە وەکوڵێ شەهیدێکی نەیە بێ قوربانیەکی دەستی حزبی باسی عربی ئیشتراکی نەبێ بەڵام هەندێک کەناڵمان هەیە لەم ساڵانی دوایە ئەچوون کچی دیکتاتۆر سەدام حوسێن ئەنێنایە سەر شاشەکان کاتێکی زۆریان پێوەشی بەرنامەی تایبەتیان لەگەڵا کردەوە و کەسێکی ئاسایی بێتاوان بێگونا ئەیانهێنانە سەر شاشە و گفتوگویان لەگەڵا کرد لە کاتێکا هیچ حسابێکیان بۆ معانات و بۆ ئازاری ئەو دایکە شەیدانە بۆ ئەنفالکراوان بۆ چیما بارانکراوان هیچ لەوانە نەیانەکردەوە وەکو کەسێکی ئاسایی و کەسێک کە هیچ گوناه و تاوانێکی نەکردبێنە خۆی نەخێزانەکەی نە بنەماڵەکەی ئاشنا و ئاگاداری کردەوە بە کۆمەڵگەی کوردی وەکو با بڵێن بازارسازێکی بۆ کرد بۆ بیناسێنێتەوە بەم کۆمەلگایە کامە کەسێکی ئاساییە ئەم گوناهی نییە باوکی یا کەسوکارەکەی گوناهیان هەیە زۆر باشە دکتۆر با باس لە بابەتێکی تر بکەین هەر لە نێو میدیاکاندا دەزانین کە بەشێک لە میدیاکان لەگەڵ ئەو بەرنامە پرۆگرامانی کە هەیەە کاتێکی بەرنامەکانیشیان تەرخەم کردو بۆ ڕکلامکردن ئەبزانین لە ئەو ڕکلامانی کە لەسەر شاشە کوردیەکاندا دەبەزن تا چەندێک ئەوان ڕەچاوی بنەما و پێوەرەکانی هەم یاسا و هەم ڕێساکانی ڕێسا پیشەیەکانی ڕاگەیاندنیان کردو تا چەندێک ئەوتیا بەدیەکرێت وەکووتمان هەموو بڕگە و بابەت و پرۆگرامێک کە لە کەناڵێکی میدیاییە چاپ و پەخش و بڵاوەکرێتەوە بێت لە چوارچێوەی سیاسەتی میدیایی کەناڵەکە ئابێ ڕکلامەکانی ژەستنە ئەو چوارچێوەیە بەداخەوە بەشێک لەو ڕکلامانە هیچ ڕەچاوی پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندن ناگرن بە تایبەت لە ڕووی ڕازگۆییەوە لە ڕووی پاراستنی سەرچاوی زانیاریەکانەوە لە ڕووی وردیەوە لە ڕووی هەتا وەکوڵە پاراستنی ژانی تایبەتی کەسەکانەوە ینی هەندێک ڕکلامە بینی کە بەڕاستی دەستێوەردانێکی بێسنوورە لە ژیانی خێزانی لە پەروەردەی خێزانی باوک بۆ منداڵەکانی دایک بۆ منداڵەکانی پەیوەندی نێوان ژن و مێرد پەیوەندی نێوان هاوسەران و هەندێک لەو ڕکلامانی کە بڵاوکرێتەوە ئەو شتێک کە ڕکلامی بۆەکە لە واقعوانیە و زانیاری نادروزەیە و ڕکلام بۆ شتێکەکە یا شتێ جوانەکە لە ئەساسە خۆی ناشرینە کواڵەتی باش نییە و لە هەندێک بابەتی سیاسیە مەسەلەن بازارسازی بۆ کارکتەر و کەسایەتی و پرۆگرام و کارنامەیەشی سیاسیەکە کە نامۆ و نەگونجا و نەشیاوە بە کۆمەڵگەی کوردی هەندێک جار بەشێک لە ڕکلامەکان لە ڕووی ئاینیەوە نەگونجاون لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەگونجاون بۆ نمونە ڕکلامێکە لە سوید کراوە لە فەڕەنسا کراوە لە چوزانم لە بەریتانیا کراوە کە بۆ کۆمەلگەکەی ئەوان ڕەنگە زۆر شیا بێ زۆر گونجاو بێ زۆر ئاسایی بڕوا وەڵام کە تۆ ئەیهێنیت و تەنها دۆبلاژەکەی یاوەریە گێڕیت و بە هەمان ڕێکلام بڵاوەکەیتەوە نامۆ و نەشیاوە گەوێتەوە و هەندێک جار
ڕێکلامەکە ئەوەندەی زیان بە خاون بەرەمەکە ئەگەێنێ ئەو نەقازانجی پێ ناگەێنێ و هەندێک جاری وشە و وەکووتمان وشە و دەستەواژە و بڕگە بەکاردێنێرێکە نەگونجاوە هەندێک جار وەکوڵە مافی بەرهەم هێنان ناپارێزرێ بە تایبەت ئەگەر ئێمە دقەتی کەناڵە ناوخۆیەکان بکەین زۆر جار مەسەلەن بڕگە لە فلم بڕگە لە دراما ئەهێنن و ئەیگونجێنن لەگەڵ ئەو ڕێکلامی کە خوانیانوێت کە بەڕاستی ئەمە لە ڕووی پیشەوە نەگونجاوە و لە ڕووی یاساییشەوە نەگونجاوە ئەگەر خاوەنی فیلمەکە یا خاوەنی دراماکە خاوەنی بەرهەمەکە بە دووەداچوونی یاسایی بکە. زۆر باش دکتۆر لە کۆتایی بەرنامەکان پێم خۆشە پرسیەوە بکەم چێ بەرپرسە لەم دۆخی کە میدیای کوردی تێکەوتووە و تاکەی میدیای کوردی بەم شێوازە بەردەوام بێت. پرسیارەکە ئەبێ ڕاست بکەینەوە بڵین چێ بەرپرس نییە چونکە بەڕاستی هەمومان بەرپرسین هەم لە بەرهەمێنەر هەم لە بەکارهێنەری میدیایی بەکارهێنەری میدیایی بەرپرسە لەوەی بۆ نمونە میزاجی وەکوڵێ میزاجی کوردەواری خۆی تێک نەیە بە بڕگە و بابەت و پرۆگرامێک کە نەشا و نەگونجاوە بە میزاجی بە عقلیەتی بە بیرکردنەوەی بە ڕەفتاری بە گفتاری بە ئاینی بە ئەجندای سیاسی ئەتوانێت بایکۆتی کەناڵەکە بکە ئەمە ئەبێتە گوشارێک بۆی ئەم کەناڵە بەخۆیان بچێتەوە بەرهەمێنەری میدیایی بەرپرساری سەرێکیە لەوەی کە ئەو بەرهەمی میدیایی کە بەرهەمی ئێنێ باشتر بیری لێ بکاتەوە ورتر ئیش لەسەر بڕگە و بابەتەکانی بکە لە ڕووی وەکووتمان لە ڕووی یاساییەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی پەروەردەییەوە ینی بوارێکی فراموشکراو لە بەرهەمێنان لە میدیای کوردیە کە هەستی پێگرێ بواری پەروەردەییە ینی ئێمە کەناڵی میدیاییمان هەیە لە کاتی زێڕینی بۆ نمونە پەخشی هەواڵەکانێک کە کاتژمێر 8 بابەتی زۆر جددی بە زمانێکی زۆر سێکسی بە زمانێکی زۆر ناپەروەردەیی بۆ وەرگرێک پەخشەکە کە ئەم وەرگرە ئەشێ منداڵێک بێ ئەشێ هەرزەکارێک بێ ئەشێ بە تەمەنێک بێ ینی زۆر جار ئێسەوای لێ هاتووە زانکۆیەکی گەورە و گرانی وەکو ئۆکسفۆرد وەکو کامبریج ئەمانە توێژنەوەی ساڵانەکەن لە بوار و بابەتی جیاوازە بەڵام کاکم ئێ لە ڕێگەی زمانێکی سێکسی و هەندێ ئاماژەی زمانی جەستەوە بە جۆرێک ئەم نەتائیجی توێژنەوەت پێ ئەڵێ تۆ هێندەی وەکوڵێ تەرکیز لەسەر و شە سێکسیەکانێتی لەسەر زمانی دەربڕین و زمانی جەستەی پێشکەشکارەکەیە هێندە تەرکیز لەسەر ناوەڕۆکی بۆ نمونە نەتائیجی توێژینەوەکە نییە و هەندێک جار مراعاتی بۆ نمونە خێزانی کوردی ناگرێ بۆ نمونە ئەگەر تۆ لە ماڵەوە دانیشتیبی خۆت بی مناڵەکەت بێ باوکت بێ دایکت بێ باپیرەت بێ ننکێ بێ بە یەکەوە دانیشون لەسەر سفرەیەک لە کاتی ناخواردنایە لەسەر یەکی لە کەناڵەکانە ئەم کەناڵە بە جۆرێک پەشیەکە ینی هەندێک لە نەدامانی خێزانی لە شعوری هەڵەسن فیسەبیلی گوێیان لەو هینان نەبێ ئەجا کارەساتی گەورە ئەوەیە بەشێک لە پێشکەشکاری ئەم کەناڵانە خۆیان ئەڵێن ئەم بڕگەیەمان بۆ خانمەکان نییە یا ئەم بڕگەیەمان بۆ هەرزەکاران دکتۆر دەست بۆ ئێمە ڕاکێش بەڵێ بەشێک لە پێشکەشکارەکانیش ینی ئێمە کە هینەکەین بەڕاستی بەرپرسن ئێمە پێشکەشکارمان هەیە بەڕاستی دەوری دادوەرە بینێ کە لە کاتێکان میدیاکان ڕۆژنامەوان نابێت دادوەر بین یەکێ لە جیاوازەکانی دادوەر و ڕۆژنامەوان من زۆر جار وەکو پرسیاری هێنمەوە بە خوێندکارەکان جیاوازی نێوان دادوەر و ڕۆژنامەوان چییە؟ بۆ نمونە دادوەر ئەتوانێت هەموو ئەو ئیشانەی کە ڕۆژنامەوانێکە لە پرسیار و وەڵام لە گەڕان لە کنەکردن لە پشکنین ئەتوانێت بیکە بەڵام ڕۆژنامەوان ناتوانێت بڕیار بە بەڵام دادوەر ئەتوانێت لەسەر ئەساسیەوە بەڵگانەی لە بەردەستایەتی بڕیار بە مشکلەیەوە بەشێکی زۆری ڕۆژنامەوان لە وڵاتی ئێمەیە پێشکەشکار بە تایبەتێت ئامادەکار ئەوەیە حکمی مسبقەیە ینی بڕیاری پێشوەخت دەیە لەسەر کەیسێک بۆ نمونە من و کەسێکی تر ئێنێ من تۆمەتبارەکە من تاوانبارەکە بەبێەوەی هێشتا لە منی کۆڵی بێتەوە بەبێ گوێی لەو گرتە بێ بزانە کاممان لەسەر حەقین کاممان مەهماکان هەر یەکێکشمان لەسەر حەق بێ ینی ئیشی ڕۆژنامەوان نییە ئیشی پێشکەشکار نییە مەسەلەن یەکێکمان بە تۆمەتبار بناسێنێ بە وەرگرەکان یەکێکمان بە تاوانبار بناسێنێ یەکیان بە وەکوڵە بێگوناه بناسێن یەکیان بەستەمکار بناسێنە من نمونەیەکە بەمێ لەو چەند مانگەی پێشووە لە یەکی لە گەڕەکەکانی سلێمانی دوو دوکانداری هاوسەی یەک شەڕیان بوو لە نەتیجەی شەڕەکان یەکیان یەکێکی تری کوشت حدەسەکە وابزانام دەوروبەری 11 بۆ 12 بوو لە گەشتی هەواڵەکانی کاژمێریەک بوو یا 12 لێ کەناڵەکان ڕسمی هەردوو کەسەکەی هێنا بۆ سەر شاشەکە نووسیوی ئەمیان بکوژەم یان کوژراو ینی نا پۆلیس گەیشت بووە سەر ڕووداوەکە نا پەراوی لە کۆڵنەوەی بۆ کرابەوە نە دادوەر جلسەی بۆ دروست کردبوون هیچ شتێک نەکرابوو ئەم یەکسەر لە کەناڵەکەەوە بکوژ و کوژایی بۆ دەستنیشانکردنی لە کاتێکا ڕەنگەت تۆ ئاگاداری ئەوە نەبی ڕەنگە یەکێکیان کوژراوەکە بێت تۆ بۆ نمونە چەقۆکە فیشەکەکەت ئەوت پێبینی بێ بەڵام پێ ناڵێ
ئەم کەسێک کە کوشتویەتی دیفاع لە نفسی خۆی نەکردو خۆ لە ڕووی قانونی و ئەمانە هەمووی جیاوازە ئێمە لە ڕووی میدیایی و لە ڕووی پیشەیەوە کاتێکە هەواڵێک بە تایبەت لەو پرسانەیە بڵاوەکەینەوە مەفروض وایە دادگایەک لایی کردبێتەوە و حکمی کۆتایی وەرگرتوێت هەندێک جارە زانانی بۆری ڕاگەن ئەڵێ پێویستە دادگای پێداچوونەوەش کە تۆ مەسەلاً حکومەکە دەرچووە لە دادگایەکی ناوچەیی تاعنت لێ هەیە سکاڵات لێ هەیە بە حکومەکە ڕازنی بەرزیەکەیتەوە بۆ دادگای تێهەڵچوونەوە بۆ دیسان پێداچوونەوەکە ڕەنگە لە نەتیجێ ئەوەیە حکومەکە بگۆڕێ تۆ لە پێشە حکمێکە بڵاو کردوتەوە هەواڵێکە بڵاو کردوتەوە زانەریەکە بڵاو کردوتەوە دوایی نەتیجەکەی پێچەوانەکەیەوە چنە وەکۆڵە داوی لێبوردنیش بکەیت کە نیکەن کە میدیای کوردی مەسەرەن لەوەشە کەمتەرکەمە لەوەیە مەسەرەن زۆر زانیاری هەڵە و نەگونجاو بڵاوە کاتەوە بەڵام جورئەتی ئەوەی نییە داوای لێبوردن کە و پۆزیش بێنێتەوە بۆ ئەو هەواڵی کە بڵاوی کردوێتەوە بەدڵنایەوە میدیاکان لەوەیە زۆر کەمتەرکەمن و بەشێکی زۆریشان دەتوانم بڵێم میدیامان هەیە لە کوردستان بە پارە و بە پشگیری بە هاندانی وڵاتانی دراوسێ ئیدارە ئەدرێن بەڕێوە ئەبرێن و ئاراستە ئەکرێن و بە دڵناییشەوە وڵاتانی دراوسێ یا ئەوانەی کە لە چواردەوری هەرێمی کوردستانن هەمویان دۆستیان نین ئەگەر بڵێم هەمویان دوژمن نەبن و هەرێک لەوانش ئەجندای خۆیان هەیە کارنامەی خۆیان هەیە بەشێک لەوانە لە ڕێگەی میدیا کوردەکانەوە زمینە سازی بۆکەن بازارسازی بۆکەن و وای لەکەن وڵاتانی دراوسێ وەکو وڵاتێکی دۆست و ئاشنا و ئەوە بە بینەری کورد بە وەرگری کورد بناسرێنەوە کە لە کاتێکە لە ئەساسا پێچوانێ زۆر باشە دەستخۆش دەستی خۆش بێت ئەگەر شتێکتان مابێت لە کۆتاییە بە کورتی بە سوپاسانەکەم وڵات تەنها ئەوەم هەیە کە میدیاکان مەفروزە ئێمە کە ئیش لەسەرەوەکەن چێ بەرپرسە لە پێشلکردنی پێوەرەکانی ڕێسا پیشەیەکان گرنگە کەناڵەکان اینجا بە خاوەنی کەناڵەکان بە بەڕێوبەرانی کەناڵەکان بە ستافی کەناڵەکان بە ئەو ڕۆژنامەوانانی کە لە کەناڵەکان لە وێنەگرێکەوە بۆ داڕێژەرێکی هەواڵ بۆ پێشکەشکارێک بۆ بەرهەمێنەرێک ئەمانە هەمویان خۆیان بە بەرپرسیار بزانن لە ئاز ئەو بڕگە و بابەت و پرۆگرامانەی کە چاپ و پەخش و بڵاویەکەنەوە و دڵنیا بن کاریگەری ئەبێ لەسەر وەرگر ئەنجا ئێمە کاریگەریەکەمان ئەرێنی بێ باشترە وەگلەوەی کە نەرێنی بێ و ئیش بکەین لەسەر ئەوەی کە نەبینە بەشێک لەو پاشاگەردانی میدیا کە لە هەرێمی کوردستانە هەیە. دوبارە سوپاس بۆ ئامادەبوونی زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر شوان ئادەم سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی چمک سوپاس بۆ ئامادەبوونیت. بارمەتی هاوکارانمان لە کۆنتڕۆڵ و پشتی کامێرا سەرجەم بڕگە بابەتەکانی ئەمڕۆی ڕۆنیامان پێشکەشکردن تا ڕۆنیاکی دیکە ببێنن بە شاد و کامێرا هەمیشە تەندروست باش.